سەرژمێری ئەمێک مەرجمان هەیە سەرژمێری ینی بنەمای سیاسی بۆ دانەدرێت ینی پشتی سیاسی لە پشتەوە نەبیتن ئەوەی کە باسمان لێ کردیە لەگەر وەزارەتی پلاندانان لەگەڵ حکومەتی عێراقی کە ئەوان باز دەکەن سەرژمێری بە مەبەستی پەرەپێدانە ئەوە داواکاریکە مێ مەبەستی پەرەپێدان بیتن بەڵام ئەمە بخۆمان پێشتر باسمان کردیە کە ڕابردوێکی تاڵمان هەیە لەگە هەموو پرۆسەکانی سەرژمێری کە لە عێراق کراوە هەمیان سیاسی بوو هەمیان لە بۆی زیادکردنی نەتەوەیەک بوو خاصن لەو ناوچانەی کە کێشە لەسەرن لە حسابی چەند نەتەوەیەکتر کە باز دەکەم نەتەوەیەکتر کورد وەکو نەتەوەی ئەساسی وەروەها تورکمان و برا کریستیانەکانیش ئەوەی ئەمە دەمانەوێ مافی ئەو هاوڵاتیانی کوردستانی لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری حکومەتی هەرێمی کوردستان پارێزراو بێت ینی خەڵکی ئەسلی ئەو شارە لەکوێیە لە شوێنە حساب بکرێتن چەند میکانیزمێکمان هەیە گەلگە حکومەتی عێراقی هیوادارین بگەینە طبعاً ئەمە هەتا ئێستا قسەی لێ دەکەین ئامادەکاریەکانمان هەموو کردی لەگەر حکومەتی عێراقی بۆی بتانین پرۆسەی سەرکەوتوی سەرژمێری بکەین بەڵام ئەوەی باسم کرد لەوان لە کۆبنەوەی داهاتوی ئەنجومەنی وەزیران بڕیار لەسەر ئەو ئالیەتە بدەین کە دەمانێت ئیتفاقی لەگە بەغدا بکەین ئەگە گەیشتە ڕێکەوتن لەسەر ئالیەتەی کە مافی هاوڵاتیان لە ناوچە کێشە لەسەرەکان پارێزراو بیتن ئەو کاتە ئەکید پرۆسی سەرژمێری مەبەستی پەرەپێدان دەبیتن دوور دەبی لە سیاست ئێمە شەوکو هەرێمی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستان پشتگیری تەواوی دەکەین و بەشدار دەبین لەو سەرژمێریە چونکە ئەو سەرژمێریە لە بۆ یعنی لەوانەیە لە بۆ حکومەتی عێراقی بەگشتی بەڵام لە بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی زۆر زەڕورە وەزیری پلاندانان و ئەو خەڵکەی کە مەسئولن لە مۆزوعی سەرژمێری لیژنە باڵایەکە کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە خۆت زانای حکومەتە لەوانەیە ئێستا هەیە لەوانەیە هەفتە چکە نەمینێتنەوە کابینەکە خەڵکیکە تەرشیحکرایە کە کابینەی نوێ دروستکاتن بەڵام سیاسەتی ئەو حکومەتەی کە پێشتر باسی دەکەم ئەگە گۆڕانکاری تێدا نەکرێ ئەوان لەگەروانە کە سەرژمێریەکی باش بکەین کە بیتە مەبەستی پەرەپێدان بیتن دووربی لە سیاست